بێگومان لەم گەردونەدا هەموو جۆرە ئینسان گەلێک هەیە، هەمانە زۆر بڵێە، ئەم جۆرەیان کەمتر باەخ بە قسەکانیان دەدرێ و کەمتر ئامانجەکانی دەپێکێ و هەمانە کەم دووە بەڵام پوخت دووە. مرۆڤ دەبێ ڕێز لە هەردوو جۆرەیان بگرێت، هەروەکو ئیمامی شافعی دەفەرموێ ڕەخنە لە قسە بگرە بەڵام ڕێز لە خاوەن قسە بگرە. چیرۆکی من ئەمڕۆ میوانداری کەسایەتێکی دیاری ئەم کۆمەڵگایی کردووە کە کەم دووە لە هەمان کاتدا پوخت دووە لە ڕێگەی هۆنراوەکانی توانیوێتی ئاشنایەتی لە نێو خەڵکدا پەیدا بکات و قسەکانی شعرەکانی کاردانەوەی لەسەر ژیانی خەڵکدا هەبێت. ئەویش مامۆستا تەڵعەت تاهیرە. سلام علیکم. سڵاو دێ بە مامۆستاگیان باشی ئەحواڵت تەندروستی باشە؟ یاخوا باشی زۆر باشن سپاس دەکەم. سپاس لە بۆ ئەم دەرفەتە. چاوەکەم عەزیزم بەخێر بیت. وەڵاهی بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. مامۆستاگیان تەندروستی چۆنە؟ باشم جناب چۆنی؟ وەڵاهی زۆر باشم، زۆر باشتریش بووم کە ئەمڕۆ لە نزیکەوە بەڕێستان دەبینم. سپاس دەکەم لە گەورەی خۆتە. تەندروستیت بە شێوەیەکی گشتی باشە ئینشاءڵڵا؟ ماوەگرم لەمە پێش باش نەبووم بەس ئێستا باشترم. ئێستا کۆمەڵک هاوڕێم دکتۆرن ئیتر زوو ئاگایان لێمە و چاودێری تەندروستی جەنابەت دەکەن. بەڵێ ئایتر سوپاسیان دەکەم. ئێمەش سوپاسیان دەکەین. تەندروستی مامۆستا لە بۆ ئێمە و هەموو کۆمەڵگاش گرینگە بەڕاست. سپاس دەکەم لە گەورەی خۆتە. و دەمەوێت دووبارە سوپاس بکەم کە لە کاتی خۆت گرتووە و کاتت بە ئێمە باشە. عەزیزیمی زۆر سپاس دەکەم. دەمەوێت یەکسەر بۆەوە بچمە ناو بابەتەکە و ناو گفتوگۆکانمان کە ئایا بزانم تەڵعەت تاهیر تەمەنی لە چ دەیەکدایە و تەمەن لای ئەو بە چی دەپیوێ؟ خۆی سەیرکە دنیا یەک جۆر نییە ژیانیش یەک جۆر نییە بەقەت ژمارەی خواردن بەقەت ژمارەی چزانم بەقەت ژمارەی ڕانگ بەقەت ژمارەی دەنکەلم لەسەر کەنارەی جۆری ژیان هەیە. هەوراز هەیە، نشێوی هەیە، لە دەیەکدا خەمباری، لە دەیەکدا دڵخۆشی، لە دەیەکدا مناڵت دەبێت، لە دەیەکدا دایکت دەمرێ. ئیتر هەموو مەسئولەتی ژیانە. من ئێستا لە دەی پەنجاکانم ئیتر تۆزێک ساردوومەتەوە بەو مانایی کە تێگەیشتم ئەم بەشی منە، ئەمە خێزانی منە. ئیتر خوشکبرایانی هەمون تازە دایک و باوکم نایەنەوە خوشکبرایترم بۆ بێنن، تازە گەنج نابوومەوە ژن بێنمەوە، تازە بە تەمای مناڵی تر نیم، بە تەمای خانووی تر نیم، بە تەمای مەبەستەکەم ئەو بەشی منە. لە دەی پەنجاکان دەگەیتە ئەو قەناعەتەیەکی تر ئەو بەشی تۆیە. من کاتی خۆی مارکیز قسەیەکی هەبوو دەیگوت نووسەر لە دەی پەنجاکان دەبێت بە نووسەری باش. تێن دەگەیشتم مەقسەدی چییە؟ مەبەستی ئەوە بوو کاتواتە دەی پەنجاکان سەرەکەوی هەورازە لە پەنجاکانەوە ئیتر دادەبەزی. واتە بەڕای تو ئینسان لەگەر گەورەبوونی تەمەندا زیاتر بە قەناعەت دەبێت؟ خۆی مەفروزەوە بێ. ئەوەی ئێمە دەیبینین کە بە قەناعەت نابێ، بەداخەوە دەوڵەمەندەکانن، بەداخەوە سیاسیەکانن، خەڵکی ئاسایی بە قەناعەت دەبێ. بەڵام ئێستاما لە نمونەمان لایە مەسەلەن ئەو سیاسیانی دنیا نەکرد کوردستانیانی. ئیتر مەسلەی پاوانخوازی، مەسلەی قۆرەخکاری لە دەرمانە، قۆرەخکاری لە چزانم قۆرەخکاری لە هەموو دنیاە. ئەوانەیە قۆرەخکاری دەکەن، جا قۆرەخکاری ئەدەبی بێ، قۆرەخکاری سیاسی بێ، قۆرەخکاری بازرگانی بێ، ئەمانە ساردنامنەوە. ئەمانە پێیان وایە هەتایە دنیا بەردەوام و دنیا لە بوانە خۆیان سنتەری دنیان و تێگەی چۆنە نازانێت. یعنی دەبێ ئینسان لەوە بگا کە لە 2006 تا لە 2007 ئەم 8 ملیارە ڕۆیشتن و 8 ملیاری تر هاتوون. 8 ملیاری نوێ هاتوون. یعنی لە ماڵەکەی منە کۆمەڵی خەڵک نیشتەجیە کە من هەر ناناسن، وەک چۆن ئێستا ناوی باپیری بابم منداڵەکانی من نەیزانێ. ئیتر دنیا ئەوە نایەنێ کە ئێمە ڕق تێدا یان ململانێ یان ملشکاندن یان با بڵێن ڕەتکردنەوە یان سڕینەوە تایدا شوناسمان بێ. شوناسی ئێمە دەبێ خۆشەویستی بێ، دەبێ یەکتر قوبوڵکردن بێ،
ئیتری هەسارەیەکی جوانمانەیە پڕە لە ئۆکسسیژین و پڕە لە درەخت و پڕە لە پڕە لە شتی جوان ئەگەر مرۆڤەکان بە جوانی سەیری بکەن و بیبینە. منداڵ دەچێتە مەکتەب، پیرەمێرد لە پێش مزگەوت دامە دەکا، خەڵک دەچێت بۆ عەمرە، خەڵک مناڵیە بێ، کارتی یەکەمی مناڵەکان دێتەوە، یعنی دنیا ئەوەندە خراپ نییە. ئەگەر ڕەهەندە مادیەکەی لێ دەرکەین یان ڕەهەندە پاوەند خوازیەکەی لێ دەرکەین، ئەوجا و پاوەند خوازیە دەژێت هەر ناوێکاوێ. من ئەدیبم دیوە پاوەند خوازە دەوێ بەس خۆی نووسەر بێ، سیاسیم دیوە پاوەند خوازە دەوێ بەس خۆی سیاسی، دەوڵەمەندم دیوە، موختارم دیوە، مەلام دیوە، شاعیرم دیوە. ئەو پاوەند خوازیە لە 50 ساڵیدا تۆ وردە وردە نادمێنێ، چۆ دەزانی ئەمە بەشی توێ و زۆر باشە. دەمەوێت پرسیارێکی دیکە بکەم کە مامۆستا لە هەموو دەربڕینەکانیدا، لە هەموو دەقەکانیدا، هەموو چڕ دەربڕینەکانت کورت و ساکار دەکەیەوە. ئایا ئەوە وەکو ڕێچکە و بنەمای نووسینی خۆتان دەیبینن؟ یانیش دەتانەوێت جیاواز بن لەوانی تر یان لەبەر ئاگابوونتانە لە خوێنەر کە ئیتر بێزار بۆ و تااقەتی بۆ درێژمە و دای دێرەکان نەماوە؟ خۆی باوی درێژ لا دڕی نەماوە. دنیای ئێستا حتا ئێستا مەسەلەن ئەو ئامرازانی لە سوسیال میدیادا باویان هەیە ئەوانن کە کورت بڕین ینی کورت بڕن ینی ئێستا مەسەلەن خەڵک بۆ تیکتۆک زۆر بەکاردێنێ لە بروی مودای ڤیدیۆی درێژی کەم و ئاسانە و دەڕوە. ئەمە لە هەواڵی شەڕاستە. ئێستا باوی ئەوە نەماوە تۆ لەسەر قوربانی دەست خۆش باوەجان. ئێستا حتا لە هینە خات و شەیما لە هەواڵە باوی ئەوە نەماوە تۆ سێ لاپەڕ لەسەر وەزیری دارایی بنووسی یان بەڕێوەبەرێکی گشتی بنووسی کە بڵێ هەفتەیدا دەموچە دێ دەبێت بڵێ موچە دێ. یعنی دنیای ئێستا دنیای خێرابوونە، ئامرازەکانی گیاندن خێرابووە. تۆ ئێستا بە ڤایبەرێک بۆ وەتساپێک لەگەڵ کەنەدا قسە دەکەی، لەگەڵ ئەمریکا قسە دەکەی، گەیاندن خێرابووە. کاتی خۆی سواری ئەسپێک دەبووی بە 3 مانگ دەچوی بۆ حەج بە 4 مانگ داهاتیەوە. ئێستا بە 4 سەعات دەچیە سعودیا بە 3 سەعات و دەچێت مەکە و مەدینە و دێەوە. وایە خەڵک کاتی خۆی وەسێتی دەکرد کە دەچوە ئەستەمبول و داهاتەوە. ئێستا ئەستەمبول 2 سەعاتە بە 2 سەعات. ینی مەبەستەکەم ئەوەیە هەموو ئامرازەکانی دنیا خێرا بووە، معقوڵنی ئەدەب خێرانە بێ. دەبێت ئەدەبیش لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگا ئەویش خێرا بێ و لەگەڵ سەردەما بڕوە. لەگەڵ سەردەما گونجی ئێستا تۆ تااقەتی ئەوە نەماوە مەسەلەن 16 لاپەڕە بخوێنیەوە بۆی بگەی بە معنایەک. دەبێ ئەو کەسە ئەو 16 لاپەڕەیە چڕ کاتەوە لە 4 دێڕ لە بروێت و ئۆپشنی ترت هەیە، ینی ئۆفەری ترت هەیە، ئەتۆ نایەکیش تر. تۆ 16 لاپەڕ دەنووسی دەسمە لای ئەوەی 8 دەنووسێت، دەسمە لای ئەوەی 4 دەنووسێت. زانی سەلەوانەیە مەسەلەن کۆمەڵێک خەڵک هەبێ دانیشە بە دیار 16 پەڕەوە بیخوێنێتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتیار وەکو باست کرد خەڵک تااقەتی زۆر خوێندنەوەی نەماوە. من باسی خەڵکی ئاسایی دەکەم. ڕەنگە یەکێک کە ماستەر وەردەگری یان دکتۆرا وەردەگری ناچارە نەک 16 لاپەڕە 16,000 لاپەڕە بخوێنێتەوە. بەڵام من باسی خوێنەرێک دەکەم کە مثلەن شعر وەکو گۆرانی جوێ دەگری بەس گۆرانی بێژ نییە، جوێ دەگری بەس مۆسیقی نییە، جوێ لەمە دەگری بە شاعیر نییە. یعنی وەکو باڵێ متەلەقی، وەکو وەرگر، وەکو خوێنەر، ئەو خوێنەرە پسپۆڕی بواری ئەدەبی نییە بچێ شیکاتەوە و 16 لاپەڕ لەسەرەوە بخوێنێتەوە کابراژین تەلاق دێ. باشە مامۆستا دەمێ ئەوە بپرسم لە ڕوانگەی تۆوە خۆشەویستی خەڵک بۆ تەڵعەت تاهیر لە ڕێگەی شعرەکانیەتی یانیش لە ڕێگەی کەسایەتی خۆیەوەیە؟ من باوەڕم بۆ نییە کەسایەتی نوعێک بێ و شعر نوعێک بێ. بەڕاستی باوەڕم بۆ نییە. باوەڕم بۆ نییە لە شعرا پەپولە بی و لە ژیانی ڕۆژانە تا گورگ بی. باش سوراحی ئەو شتێلی دەڕژێکە تایەتی ئێستا ئەمە ئاوی تایە معقول نییە شربەتی مێوژ لێ بڕژێ هەرولی دەڕژێ وایە ئیسان چی تیابێ ئەوەش دەبەخشێ ئەوەش دەبەخشێ. ئەمن باوەڕم بۆ نییە تۆ پەپولەیی ببەخشی و لەلایە گورگ بی. نەخێر شاعیر دەبێ مادام ئیسانێکی باشی پێشەمان دەگە منداڵەکانی خۆت باش لەگە ژنەکەی خۆت باش لەگە خوشکبرای خۆت باش. ئەمن باوەڕم بۆ نییە مەسەلەن سیاسێک دەبینیم یا ئەدەبی دەبێ هۆ خەڵکی نەهۆ گەلی کورد خۆشی دوو منداڵەکەی خۆی بەجێشتی تۆ پێشوی بڵێ هۆ خەڵکی نەهۆ نەتەوەی کورد ئەگەر دوو منداڵەکەی خۆی برای من باوەڕم بۆ نییە مەسەلەن
پۆست بکە لەسەر ژینگە دۆستی کەچی بەخۆی ژینگە دۆست نییە لە ماڵەکەی خۆی ژینگە دۆست لە ماڵەکەی خۆی ئینسان دەبێت لە بازنەی یەکەمی دەست پێ بکە من بۆ ئەوەی لە نەتەوەکەم خۆشەویست بم دەبێت لە شارەکەم خۆشەویست بۆی لە شارەکەم خۆ لە گەڕەکەم خۆشەویست لە گەڕەکەم لە کۆڵانەکەم لە کۆڵانەکەم لە ماڵەکەم عایلەکەی خۆم معقول نییە من عایلەی خۆم منیان خۆش نەوێ ومێت بۆ بکەم گەلی کوور دەبنی خۆش بێ دەشبێ خۆش تێش خۆتت خۆش بێ هەموو کەسێک بەڕای من ئەگەر خۆی خۆش نەوێ ناتوانێ وا بکە کەسی دەوروبەریش خۆشی بێ دەزانی ئەو کاتە خۆت خۆش دێت کە لە خۆت ڕازی بی ڕاستە ئەوانەی خۆیان خۆشەوێ ئەو کەسانن کە لەسەر سەرین سەردەخەنە سەرسیرن و ئەزیەتی کەسیان نەدایە دڵی کەسیان نەشکاندیە غەدریانە کەس نەکردیە ملی کەسیان نەشکاندیە بۆ نمونە وجدانی ئاسوودەیە ئێمە لە شتێک ناگەین لەوەی پێما وایە ئاسوودەیمان بەس بەلایانی مادی تەرخانە بێ من زۆربەی چیرۆشی دەوڵەمەندەکان کە دێنەوە لام کچیان ژنیان خوشیان دەزانم حەزی لێە گۆزە ئاوێک و دوو ئەجەمامۆستاهر بەڕاستی کاتێک جێبیستی چیرۆکی دەوڵەمەندەکان دەبی بەشێکیان ینی خۆزگە دەخوازی کە پارەت نەبی هەر لە شوێنی خۆت بی هەر فەقیر بی ئەوە من زۆر من با نهێنێک پێ بڵێم زۆر بە من دەڵێن تولۆ مەسەلەن فلان دەستگا پارەت داتی خانی داتی بۆ لەگەڵ ئیژ ناکەی فلان حزب دەکاتە ئەندام پەرلەمانی عێراق و نازانم چێ ئیژ ناکەی من پێم وایە پارەیەک کە بە حرام پیا کرابێ پارەیەک کە حەقی تۆ نەبێ پارەیەک کە ئەمن تێیدا مادی نەبم ئەو پارەیە دەبێتە نەکبەتی بۆ من ناتوانانی خۆشبەختی بێ خێزانەکەم چار عملیات تەجمیل دەکا کچەکەم ڕازڕۆ بەروجی کلاس دەکرێت تاسە تەڕناژێدا لە جادەی پۆزەکە لە بەختیاری وەمیش باجەکەیە دەبم ئەم عایلەیە ئامادە نیم بە پارەیەکی حرام بە پارەیە کە مستحەقی من نییە کە شایانی من نییە من بچم قەڵەمەکەم ئەدەبەکەم کە هیچیش نییە قابلی ئەدەبی من چیە خۆ من ئەمبرتۆئی کۆم و نەمارکیزم و بەڵام تەڵعەت تاهیری کوردستانی من شانازی بۆ دەکەم هەرچەندە ینی لایەنە فەرهەنگیەکەی لایەنە کولتوریەکەی من تەواو ئیمانم بە لایەنە نەتەوەیەکە هەیە هەرچەندە لە سیاسەتە من زۆر بۆ نەتەوە بۆ کۆمەلگا و ئانە ئیژ ناکەم من بۆ شتە بچووکەکانی بەشەرەکان ئیش دەکەم ئێمە هەمیشە قوربانی سوڕەی گەورەین خاتوشێمە هەمیشە قوربانی یعنی وەزارەتی پەروەردە باز لە وێنەی پەروەردە دەکا بەڵام باز لە ژیانی مامۆستایان ناکە مەلاکە خوتبە دەدا باز لە وێنەی ئیسلامەکە باز لە حیاتی موسڵمانان ناکە نووسەرەکە باز لە با بڵێن سوڕەی ئەدەبی باز لە وێنەی ئەدەبی کوردی دەکا باز لە ژیانی ڕۆژانەی خوێنەرەکانی ناکە باز سیاسی باز لە کوردایەتیەکە سوڕەی کوردایەتی نایەتە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکێکە کوردەکان هەر کوردەکان گەنجێکە ژنی بۆ نایە کوڕێکە خانووی بۆ ناکرێ کچێکە دایک و باوک و براکانی لەگەڵی خراپن کچێکە لە مەکتەب دەیان هێناوە ئەو شتە وردانەی لە سوورە گەورەکەدایە مهمترە لە سوورە گەورەکە چونکە تۆ مەحاڵە سوڕەیەشی گەورە جوانت دەستکەوێ ئەگەر وردەکاریەکان جوان نەبن ئەگەر چنینەکە جوان نەبێت یان ئەگەر ئەو بازنە بچووکانە جوان نەبێت کە تایدا ئەکتیڤیتیان هەیە تایدا زیندون باشە مامۆستا ئەمە هەمومان ئەوەی دەزانین کە تەڵعەت تاهیر بەڕاستی کەسێکی خۆشەویستە لە نێو هەموو خەڵکدا یعنی ئەوەی من بینیومە و بیستومە هەروە بووە ئایا بەڕێستان خۆتان بە شایانی ئەو خۆشەویستیە دەزانن من شتێکی وام نەکردووە یعنی هیچم نەکردووە هیچ بۆ میلەتێکی خۆم نەکردیە من بەس کتێبم خوێندەوە شتم نووسیوە ئەخر ئەوە شتێکی گەورەیە هەموو کەس ناتوانێت ئەوە بکە تێدەگەم بەڵام من شتێکم نەکردووە منەت بێ لەسەر میلەتەکەی خۆم من شتێکم نەکردووە بۆ هەولێر منەت بێ لەسەر شارەکەی خۆم تێگەی چۆنە دەیان و سەدان و هەزاران کەس لەم شارە تێگەی چۆنە خزمەتی شارەکەیان دەکەن خزمەتی زمانەکەیان دەکەن خزمەتی نەتەوەکانیان دەکەن ڕەنگە من بەختم هەبێ لەوەی کە با بڵێن خەڵک دەزانێت چیم کردووە بەڵام بڕوات بێ سەدان کەس لەم شارە سەدان مرد سەدان کەسی دڵسۆز ئیش بۆ هەولێرەکە ئیش بۆ زمانەکە ئیش بۆ ئەدەبەکە ئیش بۆ کۆمەلگا دەکە بەبێ کەس بزانێت بەڵام دیار نیە
خۆشەکەی لەوەیدا وەکو خێر وایە باشترین خێر ئەوەیە خەڵک نەیزانێ یعنی ئەوان زۆر لە من باشترن ئەگەی من دیار بێ هی ئەوان دیارە مامۆستا بەس مەسەلەن ئێستا ئەگەر ئەتوو تەمەشا بکەی خەڵک ئەوەندە خۆشتی دەوێ بێگومان هەستێکی خۆشە من تەسەوڕ ناکەم خەڵکەوانی خۆش بەڕاستی لەوانی ئەو پرسیارم لە ڕوانگەی خۆمەوە کرد خەرە منەتم زۆر خۆش دەوێت شاعرەکانت کەسایەتیت قسەکانت خۆی کۆمەڵێکی زۆر لە ئەدیبەکان ڕخالەمدا لە نووسەرەکان لە شاعیرەکان ئەوە هەر هەیە مەسەلەن کابرا دکتۆرێکی زۆر باشە هەیە دکتۆر و کەیفی پێی نایە ئەم لەوە دەگەم لەبەرەوەی ئەمن هەر لە ئەساسدا شعرم بۆ شاعران نەنووسی چکە شێف خواردن بۆ شێفەکان دروست ناکە یعنی خۆی شێفە خواردنی بۆ دروستەکەی یانی وایە یعنی ئەتو دائیمە خواردن بۆ کەسان دروستەکەی کە برسیانە ئیتر من پێم مهم نەبوو مەسەلەن ئەدیبان ئەو نوعا شاریان پێ خۆشەیەدا هەرچەندە من قەرزاری زۆربەی ئەدیبانی هەولێرم وەکو مامۆستا وەکو برا گەورە یعنی من لە هەولێرە مەسەلەن قەرزاری دڵشاد عەبدوڵڵا قەرزاری هاشم سەرازم قەرزاری فەریزامدارم قەرزاری کەریم دەشتیم قەرزاری هەموو ئەو قەرزاری محەموود زامدارم قەرزاری هەموو ئەو جیلەم کە با بڵێن تەڵعەت تاهیریان پێگەیاند هەر شتێک نییە ناوی ئەوی تەڵعەت تاهیر وەکو ملوانکە وایە ملوانکە یعنی با بڵێن هینێک بەشێک بەشێشتر هەموو زادە یەک ملوانکەیت هەموو تەزبیح وایە یعنی دەنجێک لە پێشەمنا من دەنگەکەم دەنجێک لە دواوەتر دێ زمان و ئەدەبیاتی کوردی ئیتر هەمووی وەکو تەزبیح دەنگکە مەسەلەن عەبدوڵڵا گۆران دەڕوا مامۆستا پەشێوی مامۆستا پەشێو جیلەکەی دواتر هەشتاکان دێن هەشتاکان دواتر جیلیشتر دێن دواتر جیلی ئێمە دێن ئێستا جیلیشتر هاتووە باشە مامۆستا ئەمە باسمان کرد ئەتوو بخۆت دڵی ئەوهای نابینە بەس لە ڕوانگەی ئێمە ومانان وایە کە مامۆستا کەسێکی خۆشەویستە بەر لەوەی ئەو پرسیارە بکەم کە بەر لەوەی پرسیارەکەم بکەم دەمێ شتێکم بۆ بخوێنیتەوە ئای بەس بە مۆبایل ئاساییە زۆر ئاساییە باش چکە من کتێب نێناوە چوومە کتێبخانەش نەماوە بەداخەوە خودم هێنا دیارە بە تەمای چاپی تازن حەز لە چێ بۆ بخوێن بۆ وەڵاهی ئەوجا هۆنراوەکانت هەمووی تایبەتن مامۆستا بە دڵی خۆت شتێکی تایبەت نییە ینی حەز لێبی یان وەڵا یەکێکیان هەیە پێم خۆشە بەس ئەویانم کردی تا کۆتایی پرسیار باش زۆر تایبەتە لام باش ئێستا بەسەر چاوم یەک دوو شت دەخوێنینەوە قەت چاوەڕێی ئەو قەرەبۆ باشە نەبووم لە وڵاتی هەموو شتێکم تێداون کرد تۆ بدۆزمەوە لەم وڵاتە هەر کەسێ سەنجی هەبێ نقم بووە بۆ ئەوی سەر ئاو کەویت دەبێت تەرم بیت یان تەپەدۆر لەناو قەفەسی سنگدا هەر کەسە و ناوێک بەخێو دەکا بۆ ئەو باڵندەیە پەراسوەکانی بۆتە شیشی هەڵبەزینەوە و دڵی کردو بە دەفری ئاو بەلای چەپدا هەڵواسراوە بە ڕۆژ وەکو خورما پارچە پارچە قسەی شیرین دەنێرێت و شەوانیش گۆرانیە گورد برد دەکات و دەیداتی دەبینین مرۆڤ تا لە تەمەندا هەڵکشێ چێش و بەژن لە دەست دەدا پێستی وشک دادێ دەبێتی ئەو بێت بەرە بۆ ئەو باڵندەیە خۆی ببێتە نانی ڕق ئای خۆشەویستی چقەدرێک دەکا شەهیدەکان لێم ببورن چەپکە گوڵم لە بەردەم ئەو دانا باخچەکان لێم ببورن پەخشانم بۆ گوڵە نایلۆنەکانی سەرسەلاجەکەی هۆنیوەتەوە مردووەکانم لێم ببورن بۆ لە دەستدانی ئەو زۆرتر گریام منداڵە کرێنس فرۆشەکانی سەرجادە لێم ببورن هەرچی بەراعەت هەبوو خستمە کۆشی ئەوە بیرم لەو کەروێشکە بەستە زمانە نەکردوتەوە جانتای سرم بۆتە دیاریم بیرم لەو هەموو ئاوە مقەتەرانە نەکردوتەوە دەستنە جەستەی لاوازی نەخۆشەکانەوە و دەرگا شوشتنیشی ئەو دڵخۆشی کردووم
جیاوازیم کرد لە نێوان کۆتریەک و ڕشوەڵەیەک لە پێناویدا بێویژدانیم کرد لە وەسفی پەنجەرەی ژوورەکەی ئەو دەڕابی دوکانێک نادادیم کرد لە نێوان پەپوولە و زیگزیکەیەک لە نێوان مانگایەک و قومریەک لایەنگیری سویزی ئۆتۆمبیلەکەی ئەو بووم بەرامبەر کلیلی ماڵی خێزانێکی کرێتی ئێستا چ بڵێم ئەو ژنانەی خۆیان سووتان بڵێم خەمم زیاتر لە سووتانێکی بچوشی پەنجەی تۆ خواردووە بەدەشتی مەنجەڵێک ئای خۆشەویستی چ قەدرێک دەکەم ئەیەخوا ئەو دەستانت هەر خۆش بێ هەر بمێنی مامۆستا قوربانی سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم مامۆستاگان دەڵێ چی بەدەم پیاسەکردنەوە کۆمەڵی گفتوگۆی بکەیت ماشەڵڵا ئێرەش کتێبخانەیەکی جوانی هەیە بەڵێ ڕاست یەکێکە لە کافتریا جوانەکان نازدار حەیرات من کوڕێکشم لێرە کردووە کەسی دڵسۆز و دڵسۆزی پواری کولتوری هەر کەسێک لە شاری هەولێر کتێبخانەیە بکاتەوە قاوەخانەیەکی کولتوری بکاتەوە ماڵێکی کوردەواری بکاتەوە دەبێت هەمومان پژیری بکەین دەبێت سوپاسیان کە بەڕاستی بە گرنگی پێدانەوە بۆ ئەو شتانە دەڕوانە ئاشنایەتیت بێگومان لەگەڵ زۆرێک لە کتێبەکان هەیە کامیان کام کتێب زۆر تایبەتە لای مامۆستا و لەوانەشە چەند جارێک خوێند بێتەوە خۆی کۆمەڵی کتێب هەیە لای من ئایتر دەبێت ساڵانە بیان خوێنبەوە مەسەلەن 1001 شەوە دەبێ بیخوێنبەوە مەسلەی 100 ساڵ تەنیایی مارکیس دیخوێنبەوە بیرەوەریەکانی نیکۆس کانزاکی راپۆرت بۆ گریک ساڵان دیخوێنبەوە قورعان دەخوێنبەوە تەبعاً ئەیتر مثلا هەندێک کتێب هەیە کۆنن مرز نییە ینی ناو خەڵک باو بێ بەس بۆ من زۆر تایبەتن مثلا ئیمتاع والمؤانسەی ئەبی حەیین تەوحیدی دائما لامە ینی ئەو کتێبانەیە کە لە منداڵی حەزم لێ بووە و لە ئێستاشا جار بەجار دەگەڕێمەوە سەردەمی منداڵی دەمەوێت پرسیارێکی تایبەت لێ بکەم باشە مامۆستا هیچ کتێبێک هەیە لێرە ئارەزووت بێ مامۆستا ساڵح حەیدەری مامۆستا ساڵح حەیدەری هەم بنەماڵەیەکی نازدارن هەم خۆی نووسەریش نازدارە من زۆر سوودیشم لێ بینیوە ینی سوودم لە یاداشتەکانی بینی کە خوێنمەوە مامۆستا ممتاز حەیدەری ئەمە یەکێکە لەو عائیلانەی لەگەڵ مامۆستا جەفشت حەیدەری ئەمانە هەر عائیلەیەکی نازدارن بنەماڵەیەکی نازدارن کۆمەڵێک خەڵکمان هەیە لە هەولێر ینی شایانی ڕێزن مثلن بنەماڵی دکتۆر معروف خەزەندار بنەماڵی حوسێن حوزنی موکریانی بنەماڵی جی و موکریانی بنەماڵی ممتاز حەیدەری ساڵح حەیدەری ئیترەمانە ئەو عائیلانە شوناسی کولتوری هەولێرن شوناسی ڕووناکبیری هەولێرن هەولێر من ینی ئەوانەی لە هەشتاکان ژیاون دەزانن حتا کە خەڵک دەچۆ بازار دوو کتێبی لەگە خۆی بەبردوبۆش بۆی بڵێ دەخوێنمەوە یان نەشی خوێن بایەوە ینی کتێب بوو بووە شوناسی پلەی کۆمەڵایەتی ئێستا سویزەکەم ئایفۆن 15 دەکەم نازانم چی شتێکی وای لێ هاتووە گۆڕاوە ئێستا گۆڕاوە بە تایبەتی من حەزم لێ شارەکەی من شاری هەولێر ینی وێ ڕای ئەوەی کە پێش کەوتووە لە ڕووی ئەمرانیەوە لە ڕووی باڵێن ئەندەرپاسەوە لە ڕووی بینایەوە لە ڕووی کولتوریشەوە بەجێ نەمێنێ لە ڕووی فەرهەنگیشەوە بەجێ نەمێنێ پێ دوایە بەجێماوە دەکرا مەسەرەن ئێستا من مەسەرەن ئەو هەموو گوندە دەبینم مثلەن گوندی ئینگلیزیە گوندی ئیتالیە کتێبخانەیەکیان نابینم هۆڵی شانۆگەریتیان نابینم حەق نییە مەسەلەن پارێزگاری هەولێر حەق نییە سەرۆکی حکوومەت حەق نییە ئیدارەی مەحەلی هەولێری مەسەلەن ئیجازە بداتە گوندێک بەبێ کتێبخانە بەبێ شانۆ زۆر گرنگە ئێمە وێ ڕای ئەو پێشکەوتنی هەولێر بخۆیەوە دیوە لایەنە کولتوری فەرهەنگیەکەش گرنگی پێ بدەین ناوچی هەولێری لە ناوکە تیجاریەکە ئۆکەیە دەستیان خۆشببی چی زۆر باشە بەڵام ناوکە فەرهەنگی و سەقافی و کولتوریەکە ناکرێ بەجێبێنێ هەولێر مادام پایتەختە دەبێت پایتەختیش بێ لە شانۆیە لە شێوەکاریە لە هۆڵی باش لە مۆسیقای باش لە ئۆرکسترای باش لە چاپەمەنی باش
لا يعني ببێتە کارگەیەک بۆ بەرهێمنانی فکر بۆ بەرهێمنانی پەروەردە بۆ بەرهەمهێنانی سەقافەت. باشە مامۆستا دەکرێت بپرسم هەستی شاعیر لە چیەوە سەر هەڵدەدات؟ ئایا دەکرێت خۆشی و نەهامەتی ژیان وا بکات کەسێک ببێت بە شاعیر؟ یانیش پێویستە کە کەسێک خوێنەرێکی باش بێ بۆ ئەوەی بتوانێت جوان بنووسێ؟ خۆی قسەکەت ڕاستە، مەسلەی نەهامەتی و نەداری و نەبوونی ئەوانە جاروێ مثلا وا دەکاتە خۆ کاریگەری دەبێت کارگەری دەبێت. من یعنی ئەگەر لە دنیا بگەڕێن مثلەن بە پەنجەی دەست دەژمێردێن ئەو شاعرانی دەوڵەمەند بوونا یان هەمانە لە قەڵاژیاوە، بەڵام زۆربەی هەرە زۆری بڵێ زادەی ئەو معاناتەیە، زادەی ئەو خۆ سەلمانەیە یعنی زادەی ئەو ئەندێشە و ئەو نەداری و ئەوانەیە کە پەنادەباتە بەر چیرۆک بەرجێڕانەوە بەر شاعر. واتە کاریگەری هەیە؟ ئۆی زۆر تەبعاً زۆر. ئەی پێویستە خوێنەرێکی باش بیانش کەسێکی ئاسایی دەتوانێت شاعر بنووسێت؟ خۆی شەرقی شەرقی ڕۆژهەڵاتی هەر بە تەبعی خۆی شاعرە، هەر هیچ نەبێ لە مڕاهەقە چوارنامەی دڵداری نووسیوە، دوو شعری لەسەربان نووسیوە، دوو قسەی جوانی نووسیوە بۆ دڵدارەکەی. شەرقی خۆی کائینە شعریە، بوونەوەرێکی شعریە، یعنی هەر یعنی تۆزێک تەنگاوی کە شعریش دەنووسی، بەڵام لۆی بێ شاعرێکی باش دەبێ خوێنیەوە دەبێ بازەکە بیت. نووسەری باش خات و شەیما بۆ دەناسرێتەوە چەندی دڕاندووە نەک چەندی بڵاو کردێتەوە. ئەمە قسەیشی مارکیزە. مارکیز دەڵێت بۆی ببیتە نووسەرێکی باش دەبێت بەدەیان قاتی ئەوەی کە بڵاوت کردێتەوە خوێن بێتەوە، دڕاندبێت، نووسینەکانی خۆ دڕاندبێت. یعنی من ئێستا چەندم بڵاو کردەوە 6 ئەوە نەفرەدایە دەبێت کەواتە ئەوە نهێنیەکی شاعیری سەرکەوتویان دەکرێت بڵێم نووسەری سەرکەوتووە. بێگومان قەت لە شتی خۆی ڕازی نەوێت، چونکە ئێستا من ئەگەر لە 2015 ڕازی بامە سپاس دەکەم. باشە مامۆستا بێگومان دەستپێکی زۆر لە شتەکان بەویست و ئیرادەی مرۆڤەکان خۆیان نەبووە. چیرۆکی ژیانی تۆش کە لە خاڵێک دەستی پێ کردووە و تا ئێستاش بەردەوامی هەیە، ڕۆژێک لە ڕۆژان بووە ویستی بەردەوام نەبوون بەسەر ژیانتاندا بسەپێنن؟ مەبەستە ژیانی ئەدەبی یان ژیانی خۆ؟ ژیانی ئەدەبێت، ژیانی کارکردنت؟ بێگومان ژیانی ئەدەبی هیچ من دەمەوێت لە قۆناغەکە واز بێنم کە هیچم پێ نەما لە هەموو یاریەکە ئەعتیزال هەیە کەچی ئەدیبی ئێمە هەتا ماشەڵڵا هەتا 89 هەرواز نایانی، یعنی منداڵەکانی خۆ بەڕای تۆ پێویستە کەسی نووسەری لە خاڵێک داواز بهێنێ؟ بێگومان هەر واجبە واز بێنێ ئەگەر بیەوێ ڕێزی ڕابردووی خۆی بگرێ. یعنی ئێستا مثلەن نووسەر کە پیرە بێ منداڵەکانی خۆی ژووری ناگرن، دەرێ با ماخەڵەفایە کە چێر بڵاو کاتەوە هەر ئامادە نیە واز لەو پاوەرە بێنێ، واز لەو دەسەڵاتە بێنێ. دەسەڵاتی نووسەر سەریکە، دەسەڵات نووسەر دەبێت دژایەتی بکرێ، دەبێت دەسەڵات بێتەوە خوێنەر، یعنی دەسەڵاتی دیکتاتۆر دەبێت دژایەتی بکرێت، دەسەڵات بێتەوە لای هاوڵاتیەکان. ئۆکەی دەسەڵاتی قۆڕخکاری بازرگانی دژایەتی بکرێ و حەق بگەڕێتەوە لای ئەوانەی کە شتەکڕن. مەبەستەکەم چییە؟ نووسەری ئێمە ناتوانێت واز لەو دەسەڵاتە بێنێ، پێی وایە هەر دەبێ بەردەوام بێ قسەکە و خەڵک گوێ بگرێ. دنیای ئێستاش دنیای جۆگرتن نەماوە، چکاریکە و چیرۆکی خۆی دەژێتەوە شەیما، یعنی کاتی خۆی کە فایق بێکە شەعی دەخوێندەوە عالم لە خۆی فەلاح بوو کاسبکار، ئێستا وا نەماوە. ئێستاریکە و مۆبایلەکەی پێیە دۆڵمەیە بخوا خۆی چیرۆکە دەژێڕێتەوە. منداڵەکەی ناجێح بووە پێویستی بە شاعیر نییە، حەز لە کچێ دەکا خۆی چیرۆکە دەژێڕێتەوە، خیانەت لێکراوە خۆی چیرۆکە دەژێڕێتەوە. مەبەستم دنیای ئێستا دنیای جێڕانەوەی تاکەکانە، دەبێت نووسەر بزانێ ئەو کاتێ نەتوانێ ستۆری خەڵکەکە بە ڕێکوپێشی بژێڕێتەوە واز بێنێ، یەکیشتر دێ ستۆریەکەی باشی دژێڕێتەوە. نووسەری ئێمە ناتوانێ قەناعەت بەوە بکە کە هیچ پێنەما ئافرین سێ کتێبە، چوار کتێبە، دوو کتێبە ماڵت ئاوا بێ، ئیشی خۆت کردو دەستت خۆش بێ.
باشە مامۆستا دەمەوێت ئەوە بپرسم ئەوە ڕوونە لای هەمومان لە لای ئێوەش بێگومان هۆکاریمانەوەی شاعیرانی ڕابردوو تاوەکو ئێستا دەقەکانیان بووە بەڵام ئەوەی ئەمڕۆ تێبینی دەکرێت ئارەزووی خوێنەرە بۆ دێرەکان بۆ بەردەوام بوونیان دەمەوێت ئەوە بپرسم کە بەر لەوە پرسیارەکەم کەم خوێنەر شوێن کۆمەڵێک یاسا و ڕێسا کەوتون خاڵیە لە بنەما دروستەکان ئایا مامۆستا داهاتووی شێعری کوردی چۆن دەبینێ ئایا کارە سادبار دێتە بەردیدەت یانجی بە جۆرێکی تر خۆی سێریکە ئەوانەی بە تەمان دنیاوەکو خۆی بمێنێ ئەمە لە خەیاڵی خاوە دەشی ئەمانەی پێیان وایە بینی باوک و کۆڕ وەکو زمانی شەستەکان دەمێنێ ئەمانە لە خەیاڵی خاوە دەشی ئامرازی ئێستا جیاوازە لەگەڵ ئامرازی هەفتاکان و هەشتاکە ئەو کات کتێب گرنگ بوو ئێستا سناب گرنگە ئەنستگرام گرنگە ڕسمگرتن گرتێ ڤیددیو گرنگە ئەمە هیچ نەنجی شتیانە یانی لە باتوێ خەڵک کتێب بخوێنێتەوە ئێستا دیکۆمنتاری سەیریکە لە یوتیوب ئەمە هیچ عیبی شتیانە ئۆکەی گلەیکردن لە خوێنەران و بە تایبەتی لەو جیلەی ئێستا یعنی زۆرە من دەبینم زۆر سەر کۆنەی جیلی ئێستا دەکری برا ئەو جیلەی ئێستا زۆر لێمە باشترە باوەڕت بێ زمان زانترە سێرچی بە قووەترە ئەوانەی ئەو سێرجی دەکا ئێمە دەبووە دەکتێ بخۆینەوە بزانانی پورتوگال چیە ئێستا ئەو سێرجێک دەکا دەچێتە ناو مەتحەفەکانی پورتوگالیش دەچێتە ناو کەنار دەریاکان و بازاڕەکان و خواردنەکانی پورتوگالیش کوێی بوێ ئیسپانیا دەوێ نیویۆرکت دەوێ لۆڤەرت دەوێ هیچ پێوەست ناکاتەوە دوو کتێب لەسەر مەتحەفی لۆڤەر بخوێنیەوە بەدە دەقا خوشکە بچووکەی تۆ یان کچەکەی من بەدە دەقا سێرجەکا و لۆڤەر بە زیندوی دەبینی بە لایف دەیبینێ یعنی ئەوانەی پێیان وایە مستەقبەلی شعر چاوەڕێ دەکا کارە سات بێ لەبەروی ئەمجی لە شعر ناخوێنێتەوە دیارە ئەم شاعیرانە شتێکیان پێ نییە منافەسە و ململانەی ئەو شتانەی تیکتۆک بکە دەناخوێنە هەر دەبێنێ واتە بەڕای تۆ خوێنەرە دەبێ لەگەڵ سەردەمەکە بڕوات و پێشکەوێ نووسری ئێمە عیناری دەکا لەوەی بچێتە ئاستی خوێنەرەکانی نووسری ئێمە ئامرازە کۆنەکە بەکاردێنێ کە دەڵێ کتێب مقدسە بۆنی کتێب نازانم چێ کاچی من براکەم تۆ ئەگەر ڕاست دەکەی فەرمەوە ئەمرازانە چونکە ئێستا سوسیال میدیا خات و شێمە وەکو سیارەوە سیارە توانی خەڵکی پێبژی توانی وەکو ئیسعاف بەکاری بێنی خەڵکی بێ خستخانە هەموو ئامرازێک لایانی باشیە لایانی خراپیە تۆ وەکو نووسەرێک فەرموو لایەنە باشەکەی ئەو ئامرازانە بخەناو تێکستەوە بخەناو تێریکە یعنی ئەو لە تیکتۆکە بە دوو لەحزە چیرۆچێک دەبینێ ئامادە نییە 24 لاپەڕی تۆ بخوێنێتەوە بۆی بزانین چیرۆچی کاکە تۆش تێریکە وەکو ئامرازەکە سەریعیکە واتە مامۆستا گەشتبینە من گەشتبینم بە ئینسان من دەزانم دنیای ئێستا دنیایکی گشتگیرە دنیای جیهانگیری با بڵێن بوون لە گەندەڵی بۆ تا دیاردێشی جیهانی ئەم هەسارەیە هەموو دەوڵەتەکان هەموو حکوومەتەکان هەموو گەندەڵ بووە و شارەزایی و خیبرەی گەندەڵی دەگۆڕنەوە دەوڵەتەکان لە بینی بزانم زانم دنیا ئیسان قیمەتی نەماوە ئەو هەشتان هەم دەزانم ئێستا لێو جوانە بەس قسە خۆش نییە کەپوی جوانە بەس بوونی خۆش نەماوە اوكي يعني من دەزانم يعني مثلا چاوی عدسەیە شینە جوانە بە جوان نبینی يعني من لە زمانی وەدارژین اوكي بەڵام ئەوەش خۆیەتی تۆ چۆن قەناعەت بەو ئینسانە دەکەی کە من کتێبەکەم باشە کە من جێڕانەوەکەم باشە کە من دراماکەم باشە درامای کوردی من خۆم سەری ناکەم ئەگەر منافسەی درامای کوری پێ نەکری درامای ئیتاڵی پێ نەکری درامای ئینگلیزی پێ نەکری يعني من زەمبم چێ لەبەروی کوردیە چل دەقە بچنە دیار حەڵقەیەکی خراپ دانیشم ئێوە چل دەقەیە سەری دوکومنتاری دەکەم کە حەزم لێیەتی نەک ئەوە من نووسەرەکەم باشە کە من قیمەتی زمان دەزانم قیمەتی ئەدەب و دراما دەزانم ئەی خوێنەرێک دانیشتۆ لە ماڵێ چ زەرورە 2 سەعات لەسەر درامای کوردی سەیرکە یان 20 حەڵقە سەیرکە کە تێری ناکەن زۆر باشە مامۆستا دەکرێت ئێستا شعرێکی دیکەمان بۆ بخوێنیتەوە تێکست بخوێنەوە ئەمن بوو لە کتابەکەم نێناوە زۆر ئاساییە بەس بەڵێن پێدەم کتێبەکەت پێشکەش دەکات زۆر سپاس دەکەم وعد بێ کتێبەکەت پێشکەشکەم
هنا بریا بووە ینی کتێبەکەم لا بووە بەڵام ئەمانەش بدەخوێنبووە خۆی ڕەشەباعەتەن شتێکەدا دارەشێنێ ماڵەش بەزە و ڕەشەبای لێرە باسیەکەم شت کۆ دەکاتەوە شت کۆ دەکاتەوە دار کۆ دەکاتەوە لە هەموو شوێنێک بۆ دروستکردنی ئامێری عود باش ڕەشەبایەک هەڵی کرد لەگەڵ خۆیدا هەرچی دار هەبوو هێنای تەختەی تەنچی ژێرباڵی ئەو پیرێمێردانەی عەسران بۆ دامەکردن کۆ دەبوونەوە توێکڵی گوڵە بە ڕۆژەی ناولەپی کتێشە قەیرا بە دیار دیمەنی بوو گواستنەوەی ناو درامایەک تەختە قیمەی بەردەم ژنێک بە بیانووی پیازوردکردنەوە فرمێشی غەریبیکردنی مێردە مردوەکەی لە منداڵەکان دەشارێتەوە چەند چیلکەیەک لە هێلانەی و پەرەسێلکانەی بەعاقلی بە دیار دوو هێلکەی بچوشی خاڵدارە و دانیشتوون ئاردەداری دروستکردنی لانچی منداڵێک کە بووکە شوشەکەی تیادە خوێنێ چوارچێوەی وێنەیەکی هەڵواسراوی ڕەش و سپی باپیرێ کە هێشتا لە ڕوکنی ژوورێکدا بەڕووی میوانەکاندا پێدەکەنێ ئەو ڕەشەبایە 9 مانگ و 9 ڕۆژ بەردەوام بوو بۆ دروستکردنی پشتی چەماوەی ئامێرێکی عود بەردەوام بوو ئای پشتی دەرپەڕیوی عود هەڕێک دڵیشی دایکتا کاتێک بە تۆ دووجام ئەیا خەمامۆستا ئەو دەستانت خۆش بێ کە ئەوەندە جوان دەنووسێ زۆر زۆر سپاس بۆ تۆش با باسی هەندێک لەو شاعیرانە بکەین کە وێنەیان لێرە هەڵواسراوە ئەمە پیاوەش نازداری ئێمەیە کاکە سوور بەڵێ یەکێکە لە قەڵەمە هەرهرە باشەکانی باشەکان من هەر زۆر خۆم متعی لێ دەبینم کە کاروان کاکە سوور دەخوێن بەڵێ ئەمە جان دۆستە بێگومان ینی جان دۆست جانی وەکو چوایە وەکو حکایەت خوانێکی باشی مێژووی ئێمە بە تایبەتی ئەو مێژووی کە ئێمە پێ ئاشنانین کە کوردی سووریا و بڵێن کوردی تورکیا و کوردی سووریا و کوردی باکوور و ئەوانە لە جێڕانەوەکانیە ئەمە بابمانە مامۆستای گەورە بابمانە ئێمە ئەولادی وەین هەولێری هەرچی شاعر بنووسی من پێشەش بابمێ وڵات پێشش 6 بابمەیە مثلەن نالی بابمە متنەوی بابمە ئەدۆنیس بابمە چوزانم جێموکریانی بابمە عەوڵە پێشەیش بابمە ئێمە ینی تربیەتی ئەمانەین ئەوانە تربیەتیان داوین من لەگەڵ شارە سیاسەکانی نیم بە هیچ شێوەیەک بەڵام وەکو لایەنە ئەدەبیەکە خۆشم دێ ئەمە مامۆستا بەختیار عەلیە بەختیار عەلی دەبێ قسەیە بکەین یەکێکە لە بەکەرامەتترین نووسەرەکانی ئێمە کاتی خۆی مەسەلەن سیاسەکان پیاوە بوو نووسەرەکان بە نیو بتڵعارە خەڵەپەڕن ئەمە هات سەلماندی کە هیچ دەسەڵاتدارێک دەرەقەتی کەرامەتی بە نووسەربوونی ئەو نەیە مامۆستا ئەنۆلمەسیفی ئەوە هەم هاوڕێم بووە هەم پیاوێکی گەورەیە بەداخەوە خۆی و خێزانەکەی لە حادیسەیەکی هاتوچۆ ئەو پیاوە نازدارە فۆرم خوازە فۆرم پەرستە لە دەستماندا ئەمە مامۆستا شێرکۆ بێ کەس مامۆستای گەورە شاعریشی گەورەیە هەرچەندە بەداخەوە نەیتوانی بتە شاعری هەمووان ئەمە حەزم بوو شاعری پارتیەکان بی شاعری ئیسلامیەکان بی شاعری کۆمونیستەکان بی شاعری بادینان بی یعنی شاعری هەمووان بی شاعری باش دەبێ بەرز بێتەوە لەسەر شارچێتی لەسەر ئایدۆلۆژیا لەسەر حیزبایەتی زۆر باشە مامۆستا دەستت خۆش بێ با بچینە باخچەش تۆزێک دانیشتین و گفتوگۆکانمان بەردەوام بکەین.
باشە مامۆستاوا بزانم هەندێک پرسیاری جددی و ئەوانەم کرد. باش دەمەوێ ئێستا بچمەوە سەر دوکانە قەدیمەکەی کوران کە لە زۆربەی پرۆگرامەکان باسی دەکەی. لێرەدا من دەمەوێت جیاوازتر پرسیار بکەم لەوانی تر کە ئایا گرنگینەدانی دایکت بە باینجان لەبەر ترسی بوو لەو ژیانە تاڵ و ناخۆشەی کە لە ڕابردوودا بینی بووی؟ سەریکە گرنگدان باینجان ئێستاش گرنگی پێنادری ئێستاش میوەی بەناس پرتەقاڵە نازانم چیاوانە ئیتداتە واجهەی دوکانەکە باینجانیش فرێدرا کەس گرنگی پێێدا حتا وابزانم شەیما من تاکە کەسم کە باینجانم برتە لای نەخۆش لە خستخانەی یعنی دای مەڕقم لەوەی هەڵستا لە چێ خەڵک ئەوەی دەبا پرتەقاڵ و سێ و لالەنجی و مۆزی دەبات و باینجانی نابن برادێکم هەبوو ئێستا یادی بەخێر لە هەندەرانە نەخۆش کەوت بوو عملیاتی ڕێخۆڵە کوێری کراوە ئیترمی چلوێک باینجانم بردووەوانەوە کە باینجانی بینی دێناسیم یەکسە گوتی هۆی ئەو سەگ با هاتە خستەخانەی ئاوتم وە لە کۆتاییدا بینامانە خستەخانەی خۆشەویستان کرد بێلەوە شار باینجانش بە خاویما خوارد هەر لە خۆشی ئەوەی کە باینجاش دایکە مژنیی مرد بوو وەکو دایک هەموو زۆربەی دایکانی ئەو کاتەی کورد بە زەحمەت ژیاون بە زەحمەت منداڵیان ئەجامە بەستەکەم ئەوە بک لە ڕابردوودا کورد نەبووە خەم و ناڕەحەتی نەبوو بێ تایبەتی ئەوجی بە تایبەتی نەوەی ئەوان من دراوسێمان هەبوو کوڕی پێشمەرگە بوو دەمبینی وەکو پشیلە منداڵەکانی دەمی بەدەم منداڵەکان دەگرت لەو ماڵدەی بردا ئەو ماڵی لەو ماڵی بردە و ماڵی یعنی من ئێستاش وەبزەم لە کتێبێکدا باسم کردووە لە پێشەچیە و گوڵە گەنمانەی دەبنە گسک هاتەن توش بزەم خەڵکی کورانی وەنی هاتەن لەژێر قاندرمە بەرمیلی نەوتیاندا دەنا من ئێستاش پێم وایە ئەو بەرمیلانە بەرمیلی فرمێسک بوونا یعنی مە دوو بەرمیلمان هەبوو نەوتی تیانە بوو خەڵک نەبوون بوو بەڵام پڕ بوو لە فرمێسک یعنی لە جیاتی نەوت جلیکانەی فرمێسک لەژێر قاندرمەی شتێک هەبوو لە کورانی مە خۆمان دوکاندار بووین بابڵێن لە بازاڕی کوران ئەمە شتمان دەفرۆشت بەس دەبواە کڕیار بین لەبەر هیچمان نەبوو یعنی مۆزمان دەفرۆشت بەس لە ماڵی مۆزمان دەخوارد کابرا غەسالەی قاپانی غەسالەی جلی دەفرۆشت بەس ژنەکەی دەبینیان داش دەبینی دانیش لە ناو تەشتێک بە دەست جلەکان دەشوە یعنی ئێمە بەڕاستی ڕاستە دوکاندار بووین بەڵام دەبواە کڕیار بین کەسمان هیچمان نەبوو لە ماڵێ ئیتر ئەوەی هەبوو نەهامەتی بوو ئەوەی هەبوو زلەی بەعز بوو ینی بەتایبەتی خەڵکی ئەو منتیقا هەژار نشینانە وەکو سەیدا و سێتاقان وەکو تێراوەی وەکو کوران خەڵکی مرد بوون شۆڕژێر بوون منداڵە پێشمەرگەیان زۆر بوو بەعز زۆری ئەزیەت دەدان بە هیچ شێوەیەک ئاوردێنەدانەوە جادەی بۆ چیمەتۆ نەدەکردن زێرابی بۆ نەدەکردن جاشی تێبەردابوون خەڵکی باسی تێبەردابوون یعنی ئەو نەهامەتی من بە بیرم دێ لە کوران یعنی ئێمە هەمومان ڕامان دەکرد بەس بگەینە سبەینێ یعنی منداڵەکەی بگاتە سبەینێ بە سەلامەتی حتا من داکەم بە ڕەحمەت بی لەگەڵ مردووی تۆش کە ینی دەجانەڵا بوو زۆر نەخۆش بوو شەکری هەبوو تووشی شێرپەنجە بوو شێرپەنجەی خوێن من گریام گوتی مەگریەوانە وتم دایکە عەزیزە تۆش بۆ دایکت گریایی منیش بۆ دایکم دەگریێ حەق خۆمە گوتی من هەموو خەونم ئەوە بووە بمرم و مەرجی منداڵەکانم نەبینم لەبەروی ئەو منداڵانەی وەکو بێچوە پشیلە لەو قاندرما دەبێتە و قاندرمەی لەو سەرباندەی بردە و سەربانی یعنی هەموو خەونی داپیرت داکت داکەم داپیرم لەو گەڕەکە هەژار نشینانە ئەوە بوو کە منداڵەکانیان نەبینن بۆ بە سەلامەتی بگەنە مردن نەکوژرێن یعنی گەورەترین خەون ئەوە بوو من لە بیرمە لە هەشتاکان کە یەکێک لە ناو جێگا دەمرد خەڵک شکرانەی دەکرد گورە کاکە چانیە لە ناو جێگای یعنی مردن بە سەلامەتی لە جێگای خۆت بوو بە خەون یعنی دایکم خەفەتیەوە ئێمە نەکوژرێن بە سەلامەتی بگەینە مردن لە ناو جێ و لە تەنیشتە خۆی ئەگە مردیش لە تەنیشتە خۆی جوانە باشە مامۆستا دەمەوێت باسی باپیرەت بکەم
کە ویستی بۆ لە گەورە بووندا تۆ ببی مامۆستای ئاینێ؟ زۆری حەز لێ بوو. باشە ئەگەر ئێستا باپیرەت تەڵعات تاهیر ببینێ شانازی پێوە دەکا یان پێی خۆشە بگەڕێتەوە منداڵی کە گەورە بوو دووبارە ببێ بە مامۆستای ئاینێ؟ من جارێک هاتە خەونم جارێک گوتی ئەوە نەبێ مەلا ئیتر زۆر بە عادزی وای گوتووە ئەوانە هەرچەنە من هەمیشە ڕێزی ئاینی ئیسلام گرتووە و پێم وایە کولتوری ئێمەیە و پێم وایە با بڵێن ڕەجی ئێمەیە من ناتوانم پەچەم خۆش نەوێ لە بەروی جلی دایکمە وەک چۆن جەمەدانیم خۆش دەوێت لە بەروی جلی بابمە من ناکرێت دژایەتی جەمەدانی و پەچەی داکم پێم ناکرێت کولتوری منە ڕەجی منە با بڵێن مۆرچی منە هاوتەری بە لەگەڵ دنیابینی ئێمە باپیرم بەڕاستی حەزلی مەمەلە زۆر زای مەولود نامەوانم بۆ دەخوێندەوە و دەروێشی تەریقەتی قادری و قژێش درێژیە وەتا سمتی دەهات ئیتر لە بیرمە پیاوێکی کچکۆکە بوو داپیرم ئەم جارێ لە ناو تەش دەیشوشت منداڵم ئەوە پرچی دێهۆنی و زۆر کاتی شانەی دار هەبوو نەوع ڕوونەچان لێدا نەمزانی ڕۆنی چییە ڕۆنێکی بۆن خۆش بوو تێکەڵ بە مسک و عانبەر و ئەوانە کرا و ئیتر ئەو دیمەنانە هەمیشە لەگەڵە من دەژین ینی و من زۆربەی ئەدەبیاتم زۆربەی خوێندنەوەم زۆربەی نووسینم گەڕانەوەی لە ئەو فترەی کە من پێم وایە ئینسان لە ماڵی خۆی هەمیشە جوانە یعنی ئێستا زانی مەسەلەن دەرێ زۆر لۆ زەحمەتە مەسەلەن ئێستا دایک لە توی گەیاندووە کە تۆ جوانترین کچی کەونەی لە چاوی هەموو دایکێک منداڵەکانی بەم شێوەیە کە دەیتە کۆڵان دژایەتیەکری کە دەستی مەکتەب دژایەتێکری کە گەورە دەبی دژایەتیەکری هەز دەکەی بەرەبەرە ئەو خەڵکە بەشێک لە بەرائەت و لە منداڵی و لەو یادەوەرانە لێ دەبنەوە من تێکستێکم هەیە باز لەوە دەکات دەڵێ ئەگە پێیان گوتی گەورە و کامەڵی دڵخۆش مەبا ئەمە هی ئەوەیە هەریەشە کاتیە پارچەیەک لە بەرائەت و لەو قسانەی داکتی لێ کردەوە لە توێ کردەوە و گەورەی کردی ئەوەی قوربانی زۆر زۆر سپاس خۆش عزیز مامۆستا ئێستا دەمەوێت بزانم چیت هەیە بۆ هاشم سەرات؟ ئەو ماوەی نەخۆش بوو بەداخەوە نەشتە گەریەکی گەوریان بۆ کردبوو هاشم سەرات شاریە تامی هەولێرێدا تامی قڵات و تابی تعجیل و تامی سەرراجی و من ئێستاش کە دەچم مەسەلەوانەی زین دروست دەکەن کە بابی زین دروستکرد بووە سەرراج بووە ئەوانە پیاویش تا بڵێ خوێنەوارە من کەم کەسم دیوە لەو تەمەنەیە هێشتا تااقەتی خوێندنەوەی هەبی هێشتا تااقەتی خۆ ئەبدێتکردنەوەی هەبی هەولێر توانێت ئیزگار گەوری تێدایە بەڵام یاری ڕاگەیاندن نازانن لعبەی ئەعلامی نازانن خۆڕە پێشکەن نازانن تەسویق و مارکتینگ بۆ خۆیان بکەن نەخۆ ئەو توانانەی لە هەولێری هێم دەیزانم لە شعر لە چیرۆک لە دراما لە ئاکتینگ لە شانۆگەری توانای ئیزگار باشن لە بەرنمەکەی بەڕێزیشت کەمێک لەمە پێشکە گوتم ئێمە پێویستە گرنگی بە ناوکە کولتوری و فەرهەنگی و سەقافیەکە بدەین مەبەستم ئەو گرنگی بەو توانایانە بدەین کە لە ئەو توانایانە کە هەند بدۆزرێنەوە بەڕاستی وە ڕێگەیان بدرێ و سەپۆرت کرێن پشتگیری بکرێن ئەمە بەچی دەکرێت بە پەرەپێدان و گەشە سەردن بە بوارە ڕۆشنبیر و ڕووناکبیرەکە لە شاری هەولێر کە هەولێر شایستەیە چونکە هەولێر ئەدیبی زۆرە خوێنەری ئێزگار زۆرە مێژوەشی دوورودرێژی لە ئەدەبیات و لە کوردایەتی و لە مەردایەتی و ئەوانە هەیە شایستەی ئەوەیە ئەم توانایانە چ گەنجەکان چێ یەکێکی مامۆستا هاشم سەرات کە حەقا مەکتەبێکی بەناوگری ئێستا حەق شەقامێکی بەناو بکرێن من پێشنیار دەکەم مەسەلەن پارێزگای هەولێر مەسەلەن شەقامێک مەکتەبی توزانم هۆڵێک بە ناوی ئەو پیاوە گەورانەی ئێمە بکرێ ئەو پیاوە نازدارانەی ئێمە باشە مامۆستا ئەمن هەروان بیستووە واشەکە پێشتریش ئاماژەت پێدا کە هاشم سەرات کاریگەری زۆری هەبووە لەسەر بەڕێستان بەڵام ئێوە دوو دنیای جیاوازن هۆنراوەکانی هاشم سەرات خوێندەروا بە ئاسانی ئاشنایەتی لەگەڵ وشەکانی نییە بە پێچەوانی نووسینەکانی ئێوە کە زۆر بە ئاسانی تێکەڵ بە هەموو چینی توێژێک دەبێت ئەمەی
مامۆستا هاشم ستایلێک بوو تایپێک بوو لە هەشتاکان باو بوو حتى لە ئەدەبی عێراقیش باو بوو کاوان کاریگەری ئەدەبی عێراقییان زۆر لەسەر بوو خۆی ڕاستی دەوێت کاریگەری ئەدەبی عێراقی هەمیشە کاریگەری لەسەر کورتە بووە یعنی شانۆگەرەکانی بەغدایە کاریگەریان لەسەر شانۆگەریەکانی کورتە بووە ستایلی شعر نووسینی خەزع الماجدی و ئەو مەجموعە فۆرم خوازەی کە لە بەغدا هەبوو کاریگەری لەسەرەوان هەبوو بەس بەنسبەت ئێمە ڕێزگرتن و احترامگرتنی جیلی لە پێشخۆمان بە ئەرکمان دەزانی یعنی من دەیان جار شوێنی پاسم بوو مامۆستا سەعەدوڵڵا پەرۆشتۆڵ کردی دەیان جار یعنی کە مامۆستا دڵشاد عەبدوڵڵام دەبینی من ئیشم کردووە لە مەعرەزان هاوینان ئیشم دەکرد من بیرمە شتم فرۆشتووە کە شاعیرە کاتی پەرمیلیۆن دەگرت دیو کاکە نابی منداڵ بوو مەعومت 13 ساڵ بوو یعنی کە دەهاتنە دوکانێ مەسەلەن بە سوتفا دیومە مەسەلەن مامۆستا ئیسماعیلی بەرزنجی هاتووە دوکانمان باوەڕکە کە پرتەقاڵی کڕی و باشترین پرتەقاڵم بۆ بژاوی لەبروی لام گەورە بووە ئەوانە مامۆستای ئێمە دێشکراوەی ئەوانی بۆ ستایلەکە ڕاستەکەی من باوەڕم بە تایپێکی تر هەبوو لە ئەدەب ئەویش تایپی بردنەوەی خوێنەر ببەوە خوێنەر تێر بکەم من بەڕاستی بۆ خۆم نەنووسیوە خات و شێبە یعنی ئێستا بەسەرەن خەڵکی تێکسی منە خۆ دەبی چ عاشقی بیەوە گورە بەخوا کاکە عاشق مامۆستا لێرەدا دەمێ ئەو بپرسم بڕوای من وایە کە هەستی شاعیر لە خۆرا سەر هەڵ ناداتن دەکری هەماش لەتەوە بپرسم ئەمە بیرە کۆنەکەی لەسەر شاعیر بوون بەس بەڕاستی مەسلەی شعر و ئەدەبیات ئیشکردنا ئیشەکەی یعنی تو ئێستا ئۆرهان پامە ببینە وەکو مۆزەف 8:30 دەچێتە ژوورێک سەعات 2 دێتەوە ماڵی وەکوی بچێتە دەوام من کە ئیشەکەم 5 سەعات ئیشەکەم دەزانین وەکو چ دەکەم وەکو کیمیاگەرێک ئەم وشەیە لەگەڵ ئەم وشەیەدا دەرێم جام دەخوا ئەم وشەیە لەگەڵ ئەو شێدا جام دەخوا یعنی چۆن با بڵێنە تۆ فۆسفات لەگەڵ مەگنیسیۆم تێکەڵاوەکەی بزانین بزانی هەڵە چێ بزان دەچێتەوە وەکو کیمیاگەرێک ئیشکردنە من نمونەیەشی بەسیط دەمێ خاڵ نالی لە هەموو شعرێکدا هەردێڕێ سێ معنای هەیە وایە باش دوو مانایە سێ جارێک چواری هەیە دەکرێمە بە سوفە بێ جارێک دوان سیان غەزەلێک دەغەزەل دێڕێک دەدێر ئەمەگە ئیشکردن نەبێت چۆن بە سوفەوا دێ دەبێ ئیشکی وەکو زەڕەنگەر چۆن باڵێن ئەم وشەیە دێن دەیتاوێنیەوە ئەم وشەیە دێن دەیتاوێنیەوە دواتر چینینێکی بۆ دەکەی چینینەکە کەیمە پێ دێن داڕشتن یان کە پێ دەڵێن بوونەوەریشی زمانەوانی ئیتر ملوانکەیەشی جوان لە وشە دروست دەکەی بەڵام ئەم ملوانکەیەوە نییە من نیو بتڵ عارەقی بخین بخۆمە و چاوەڕێ بکەم ئیلهامم بۆ بێ من باوەڕم بە ئیلهامە نییە باوەڕم بەوە هەیە کە ئەوەی پێ دەڵێن ئیلهام کە ئەمە ئەم پێناسەی ئەدۆنیسە ئەدۆنیس دەڵێ ئەوەی ئێمە پێی دەڵێن ئیلهام نەمانی لە لەحزەیەکدا لەمپەری بینی مەوزوعەکە لەگەڵ من زمان هەیە یعنی لە بینی من و ئەو دیوارە زمانێک هەیە لە لەحزەیەکدا زمانەکە نامێنێ من وەرزانم ئیلهامە نەماوە زمانەکە نەما بەڵام لە ڕاستیدا ذاتی من کە لەگەڵ مەوزوعەکە یەکەگرێ یعنی مەوزوعەکە سوالکەرێکە ذاتی من کە ئەوەندە تەرکیز و فۆکس دەکەم و بیری دەکەم بۆ لە سوالکەرەکە لە لەحزەیەکدا هەز دەکەم زمان نەماوە دیوارەکە نەماوە دیواری زمان نەماوە ئەوە ڕەنگە پێی بڵێن ئیلهام زۆر جوانن گوت مامۆستا ڕنگ بێ ئێستا بە پێی وەڵامەکەی جەنابەت ئەوەش لای بینەر ڕۆم ببێتەوە کە نووسەریش دەبێت دابنیشێ نووسینەکانی بنووسێ و ئیلهامێک نییە جارێک دوجار ئیلهام ئینشاد بۆ دێ دەبێت ئینشا بنووسی بەڵام تێکست وەکو بیرکاریە وەکو فیزیایە جوانە بس زەبەت فیزیایە باشە مامۆستا هیچ شعرێکت هەیە بۆ کچەکانت ئەو من زۆربەی شعرەکانم بۆ کچەکان بە خەڵک زانی بۆ ژنانە یعنی بەس کچەکانم خۆیان دەزانن یعنی مەسەلەن کچەکەی وێنەی کچەم کە پێ دەکەنێ دوو چاڵ لە ڕووبەتی پەیدا دەبێت چەند جوانە کە من بۆم نووسی بۆ کچەکەی خۆم نووسی کە دەڵێ کە پێ دەکەنیت دوو چاڵی بچوو لە ڕوومەتت پەیدا دەبن ڕێک دەڵێ پەنجەی دایکمە لەسەر کولیچەی جەژن کە داکەم کولیسی هاوال دەکرد شوێن پەنجەی دەرەکەوت کە کچەکەم پێ دەکەنێ ڕێک ئەو چاڵەیە کە پەنجەی دایکم لەسەر کولیسی جەژن چەند جوانە یاخۆتە من درێژ بن ئینشاڵڵا زۆر سپاس دەکەم اینجا مامۆستا دەمەوێت ئەوە بڵێم کە ویستی ئێمە
بۆ تەمەندرێژی تۆ یاخۆ تەمەندرێژ لەگەڵ بمێنی بۆمان بەڵام دوجار هەمومان مردنێ قەرزاری ئێوە کە لە دەشتەکانی مەخمور و بن سێبەری پیرەقەراتی هەولێر و ئەزمەڕ و سەرچناری سلێمانی باولێرێکی خۆش قسەیەکەی زۆر سپاس دەکەم کە لە سەرچناری سلێمانی کۆچەریانە ژیانتان کردووە دەکرێت ئەوە بپرسم کە کام لەم شوێنانە بەلەزەتبار دەزانی بۆ مردن دوجار ئەگەر ئینسان ویستی لە شوێنێک بێ بۆ ژیانکردن بەڕای من دەکرێت بۆ مردنیش بە هەمان شێوە بێ سەریکە مردن وەک دڵن حەقا لەسەر هەمومان وەگەر مردن نەبووان دەگەیشتەمە ژیان یانەگەم باپیر نەبرد بەیە نەدەگەیشتە من ئێستا ئەو هەر بەرداوامە بووە نیە بۆ ئەوی بگاتە ئەولادمان و بگاتە ئەولادی ئەولادمان دەبێمە بڕۆین ئێمە بەشی خۆمان برد ئێستا بەشی خەڵکیترا یعنی من ژیام خانوم کرد ژنم هێنا منداڵ بە منیان گۆ بابە چوم لە شەقڵاوی سەر و پێم خوارد لە ئەستەمبول پیاسەم کرد لە بەرلین قاوام خوارد بەشی خۆم بینی ئێستا بەشی مناڵەکەی توێ کوڕەکەی توێ بەش کچەکەی منە یەکێک پێ بڵێ دایە یەکێک پێ بڵێ بابە یعنی ئەگەر مردن نەبووایە دەبێ ئمە سوپاسی مردن بکەین لە بەروی هەبوو گەیشتەما ئێمەش نامێن دەگاتە منداڵمان چکەگە من هەر نەمرم خۆ ناگاتە منداڵم ناگاتە منداڵم بۆ مەسلەی مردن کەس نییە حەز نەکات تەنیش دایکی پاڵ نەکەوی نەنێژوی کەس نییە حەز نەکات چکە هەست بە ئەمانەکەی من کە دایکمان ناشت لە تەنیش دایکیمان داشت یعنی دایکمان لە تەنیش دایکی ناشت لە تێکستەکە دەڵێت دایکمان لە تەنیش دایکی ناشت لە تەنیش داپیرم مەلایەکار باسی ئاگری قیامەتی دەکرد بەس لە قەبرستانەکە بۆنی شیر دەهات لە کوردەواری خۆمان دەڵێ ئەگەر دایک مودەیەکی زۆر ئەولادی نەبینێ کە دەیبینێ سینجی دەبزوێ شیر دەبزوێ لە سینجیدا فکرم دەکردەوە داپیرم 20 ساڵە داکمی نەدیتیان ئەمە شیر لە سینجی دەبزوێ منیش لێم دایکم شیر لە سینجی دەبزوێ یعنی کەواتە بۆنی شیر هەموو قەبرستانەکەی گرتوتەوە ئەگەر بکرێ و بە اختیاری خۆم بێ بێگومان حەزم لە تەنیش داکما من ترسێشتریشم هەیە لە معتەقەداتی کۆن لە بیرروڕای کۆن دەڵێن کە مردوۆکی تازە دەمری مردووە کۆنەکان دەستنە سەردانی بۆی ئەحواڵی ئێمە لێ بپرسن یعنی ئێستا مەسەن کە دراوسەیەکمان وەفاتەکە کە دەینێژین باوکم دایکم لە خوارەوە لە قەبرستانەکە دەزانێ ئەمە دراوسی ئێمە بۆ ئەحواڵ پرسینی ئێمە دەستن سەردانیان دەکەن تێکستێکم هەیە لەوەی کە ئەو ڕۆژە دەتوانین لە بۆمان بخوێنیەوە باشە فکرەکە دەدەمێت کتێبەکەم بێنە دەڵێ دوێنێ دراوسەیەکمان ناشت ئێستا بۆ ئەحواڵ پرسینی ئێمە باوکم چۆتە لای چکە باوک لە قیامەتیش هەر ئەحواڵی منداڵیە دەپرسێنی دەڵێ دوێنێ دراوسەیەکمان ناشت دڵنیام کە ئەمڕۆ باوکم سەردانی ئەو مردووە تازەیە کردووە بۆ ئەحواڵ پرسینی ئێمە خەمی ئەوەمە ئەو ئاەتی نوحەی کە فێری کردین بۆ پەڕینەوە لە لافاو لە وڵاتە بەشی پەڕینەوە لە جۆگەلێک ناکەم یعنی تۆ دەبێ نوح بخوێنیتەوە بۆی فێری لافاوبی کەچی بەداخەوە لە وڵاتە بەشی پڕینەوە لە جوگەلێشی کەمیش ناکەم دەست خۆش مامۆستاگیان زۆر سپاس دەکەم پرسیارێکم ئامادە کردووە زۆر بەدڵ ئامادەم کردووە باش دەمەوێ بڵێم ئێمە ئینسان زۆرێکمان بە تایبەتی تاکی کورد دەریایەکمان نەبینی و بەلەمی زۆر خۆزگەمان بە شەپۆلەکانی سپارت دەستمان نەگەیشتە ئاسمان و داوی درێژی زۆر ئاواتمان کرد بە بەرۆکی کۆلارەکاندا بەردیم بووین و قیژەمان هات بۆ ڕەسمکردنی کۆلارەکان هێلانەی پەڕێزهێلکەکانمان تێکدا و شین بۆ نەورەسەکان دەکەین بەڕاستی هەموو ئەوە لە پێناوچی ئینسان لە بەتاڵیدا ئەو هەموو شەڕە بۆمانەوە دەفرۆشێ یان هەموو ئەوە پێویستی ئینسانن بۆمانەوە دەمەوێت تێڕوانینی ئێوە بزانم نەمانی ملبلانی و نەمانی ڕق پێدەچی وە هەم بێ پێدەچێ ئێمە بەس لە شانۆگەریدا مەسەن زاڵم دۆڕاوە
لە چیرۆکێکە خراپەکار مردووە و لە درامایەکدا دەرەبەجێکی زاڵم یان سیاسەتی دیکتاتۆر و خەڵک سەرکەوتووە لە ڕاستیدا مەسلەی ڕق هەمیشە براوەیە ئەوەی دۆڕاوە خۆشەویستەکەیە ڕق براوەیە پێ دەچێ خاتو شەیمە پێ دەچێ ئەو ململانەیە کە هەیە ئەم ڕقەی کە هەیە ئەم بەریەکەوتنەی کە هەیە و واز نایانی لە بەریەکەوتن پێ دەچێ خودی ئەم هەسارەیە چکە لە ڕێگەی بینگ بانگ و تەقینەوەی گەورەیە دروست بووە پێ دەچێ هەر گردونەکە خۆی وابێ ئێمە زادەی ئەو گردونێن خۆ دەزانین ئەم گردونەش یەکسەر بە تەقینەوەی گەورە دروست بووە بۆیە ئەو تەقینەوەی ئەو ململانەیەوەی ئەو کە هەسارەیەکی گەورە هەسارێکی بچوک دەسوڕێت و چکە ئێستا مانگ خۆ لە پیاوەتی خۆی نی دەسوڕێتەوە هەسارەکەمان گەورەترە بۆیە دەسوڕێتەوە پێ دەچێ بوونی ئەم ڕقا بوونی ئەم ملشکاندنە بوونی ئەو هەموو ماڵوێرانیە ئەو هەموو ماڵوێرانیە لە قەدەری ئێمەیە پەیوەندی بە بیر و بۆچوونی ئێمە نەبێ ئەوەی پەیوەندی بە خودی گردونەکە هەیە کە خۆی بە تەقینەوەی مەزن دەستی پێ کردیە من دەستم لەوە شوشتووە حتا بۆچوونێک هەیە کە ئەدەبیش دەورێکی خراپی هەبوو ئەدەبیات لەوەی کە خەڵک وەسی خۆی نەگۆڕێ ئەدەب وەکو موسەکینێش لاتە یعنی لە چیرۆکێکە زاڵم دەدۆڕێنی لە شعرێکە دەرەبەک دەکوژرێ لە درامایەکە کوڕە هەژارەکە سەر دەکەوێ و کچە دەوڵەمەندەکە دێ لێ دەپارێتەوە بیهێنێ و ئەمە لە ڕاستیانی هەم وەکو موسەکین لاتوە یعنی بەشێکە لە خۆ خەڵەتاندن بەڵام خەڵەتاندنیشی جوان و نیشە قسەیەکی هەیە دەڵێ ئەگەر هونەر نەبووایە حقیقەت دێ کوشتین بەڕاستی ینی ڕاستی ئەم کەونە ورد و خاشی دەکردین ئەگەر مۆسیقا نەبووایە ئەگەر شێوەکاری نەبووایە ئەگەر شعر نەبووایە جوانە مامۆستاگیان دەستەکان خۆش بێ بەر لەوەی پرسیاری کۆتاییم بکەم دەمەوێت شتێکمان بۆ بخوێنیتەوە بەسەر چا شتێکی معەن نییە حەز لێ بێ وەڵاهی ئەوم هەر بەڕاستی دەمەوێت ئەوم لە بۆ بخوێنیەوە ئەو جا پرسیارەکە من لێ دەکەم لەسەر قەڵات هەر کەسە و ڕۆ و گەڕەکێک دەوەستێ باشە ئەوەی سەر قەڵاتەکە باش سەر چاو کۆنێک تێکست بۆ دەخوێنمەوە بە زۆر باشە بۆ لە بیرکردنی خۆشەویستەکەی خێزانی پێکهێنا و منداڵیشی بوو ئێستا کچەکەی ناوی کانیە بەڵام خۆی گۆزی شکاوە بە ناوی سێبەری درەختەوە هاوسەرگیری کرد ئێستا ئەو ژنە لە ناو چوار دیواردا چێژ لێ دەنێ بۆ دیواری پێنجەم هەندێک پۆشاکم بە تایبەت بۆ بینینی تۆ کڕی بوو هەروە بە تازایی لە ناو کەنتۆرەکەدا هەڵواسراوە تێگەیشتم بۆ عەلاقەی جل لە شێوەی نیشانەی پرسیار دروست دەکرێت دەمێکە لە کەسم نەبیستووە وەکو جاران پارەیەک لە شۆستەی بازاردا بدۆزنەوە چونکە تەنیا تەماشای یەکتر دەکەین هەر یەکە و بە شوێن ڕوخساری ئازیزێک دەگدا دەگەڕێ وونی کردو کە تۆم نەما ئەو جازانیم خەڵک بۆ پیاسە ناستە سەر قەڵاتی هەولێر هەر یەکە و ڕۆ و گەڕەکی ئازیزێک دەوەستێ و وەکو سەربازێکی پیر لە مەیدانی شکستەکانی خۆی دەڕوانی ئایا مامۆستا هیچ کات بووە لەسەر قەڵات وەستا بێ ڕۆ و هیچ گەڕەکێک من ڕۆ عەکاوە دەوەستا باشە برادەرەکان هەبوو ڕۆ تێراوە دەوەستا باشە هەبوو دەهاتە ئەو بەری ڕۆ ئازادی دەوەستا هەر یەکە و ڕۆ و ماڵە دۆستەکەی خۆی و کاتی منداڵیش بووین ینی ئەوەی کاتی باسی دەکەم هەراش بووین گەنج بووین بەڵام هەبوو مەسەلەن من دەمگو باشە لەگەڵ دێمە ئەو بەرەی بەرامبەر باز لەگەڵ بێ ئاخری دواتر یعنی ئەم لەگەڵ دێمە بەری ئازادی لەگەر تەمەشای ئازادی دەکەم بەڵام دەبیت بەشە عەنکاوەش منۆکێت جوانە مامۆستاگیان یا خۆتەمە درێژ بیم زۆر سوپاس دەکەم کە ئەمڕۆ بەشدار بی لە پرۆگرامەکەم گەورەت کردم بەڕاستی سوپاس دەکەم ئەگەر قسەیەکی کۆتایی هەبێت من دەستخۆشی لە جەنابت دەکەم دڵخۆشم بە بەهرە و توانات یاخوا هەر سەرفراز بی وەکو
پێشکەشکار و بێژەر و ئامادەکارێکی ناوازە و سەرفراز و گەشاوە بتبینم هەمیشە. زۆر سپاس دەکەم دووبارە سپاس بۆ ئامادەبوونە دەستت خۆش بێ بمێنن بەخێر.